ئێمە وەک زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بە هەمانگێکی تەواوەوە وەک تیمێکی تەندروستی خۆبەخشی بەڕێز خوبات تاڵەبانی ئەمڕۆ هەستاوین بەهاتنمان بۆ شاری شەهیدان چەمچەماڵی خۆشەویست و لە ناوچەی شۆڕش خزمەتی تەندروستیمان گەیاندەوە ئەم ناوە ئەمە ڕۆژی سێیەممانە دوێنێش لە دەربەندیخان و پێشتریش لە ناوچەی سلێمانی لە کانی گۆما زیاتر لە نزیکی 1000 و زیاتر نەخۆش بینراوە و ئەمڕۆ جارەتە ئێستا داتایکی وامە لە بەردەستانیە و ئێمە ئەم تیمە لە کۆمەڵێک پزیشکی پسپۆری هەناوی و دەشتەرگەری و پسپۆری ددان و پسپۆریەکانی کە لێرە ئامادەن نەخۆشیەکان دەبینێن پشکنینیان بۆ دەگرێ و پاشان پشکنینی خوێن و پەستانی خوێن و نەخۆشیە درێژخایەنەکانیان بۆ دەکرێ و هێڵکاری دوو و کۆمەڵێک کاری تێران بۆ دەکرێت لە کۆتاییشدا دەرمانی بێ بەرامبەریان دەدرێتێ و ئەمە ئینشاءالله بەردەوام دەبێت لە دوای بانگەشەشەوە ئەم بەڵێنەمان وەرگرتووە بۆ ئەو شوێنانە دەچین کە خەڵکی کەم دەست و هەژار و کەم دەرامەتی لێ.